گروپێک لە گەنجی خۆبەخش لە کارێکی نوێیاندا ژێرپردی مەولەوی کە بە ژێرپردەکەی شاری سلێمانی ناسراوە ڕنگ دەکەن و وێنێ ئەو باڵندە و گیانلەبەرانە دەکێشن کە لە ژێرپردەکەدا هەن. وەک سەرپەرشتیاری گروپەکەش دەڵێت ئامانج لە ئیشەکە گەڕاندنەوەی سیمایەکی شارستانی جوانە بەم ژێرپردەی سلێمانی. ئامانجمان لەم پرۆژەیەوەیە کە ئەم شوێنانەی کە شوێنی دیارن لە ناو شاری سلێمانیە دیمەنێکی جوان با بە شارەکەمان وە چونکە شوێنێکی دیارن خەڵک زۆر ڕووی تەیەکە شوێنێکی ڕەنگاوڕەنگ و گەشاوە و ڕەنگین بێ. دوکاندار و کاسبکارانی ژێرپردەکەی مەولەوی کە ساڵانێکی زۆرە لەو شوێنەدا کار دەکەن و مامەڵا بە باڵندە و گیانلەبەرەکانەوە دەکەن ئەم پرۆژەیە بە گرنگ دەزانن و خوازیارن کە گروپی هاوشێوە هەموو سوچێکی شاری سلێمانی ڕەنگاوڕەنگ بکەن و سیمایەکی جوانی پێ ببەخشن. ئیشێکی زۆر جوانیان کردو و سیمای شارەکە جوانێ بۆ شوێنەوە من دەستخۆشیان لەکەم یعنی هیوادارم نمونەیان زیابێ. کارکردنی ئەم گەنجانە جگە لە حەزی خۆیان بۆ کاری خۆبەخشی لە هەمان کاتدا ڕەنگکردنی ژێرپردەکەی سلێمانی و گەڕاندنەوەی دیمەنی ناوچەکەیە بۆ سەردەمانی سەرەتای دروستبوونی وەک خۆی هێشتنەوەی وێنە و ڕەنگەکان و تێکنەدانیان داواکاری گروپەکەیە. داواکارم لە هاواتیان کە شوێنە پیس نەکەنەوە و بە پاڵخێرانی ڕایگرن. پردی مەولەوی کە لە ساڵی 1969 دروست کراوە لە ساڵی هەشتاکانەوە باڵندە و گیانلەبەرەکانی لێدانراوە و مامەڵەی کڕین و فرۆشتنی پێوە کراوە و فڕێدانی پاشماوەی ئەو باڵندە و گیانلەبەرانە و کەلوپەلی دوکاندارەکانی ئەو ناوچەیە وای کردووە کە ژێرپردەکە سیما جوانەکەی خۆی لەدەست بدات و دیمەنێکی ناشارستانی بەخۆیەوە ببینێت. ڕێزان محەممەد کورسات نیوز سلێمانی.